بەڕێز سەروەر کەمال هاواری بریکاری وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان. کاک سەروەر زۆر بەخێر بیت. حکوومەتی فیدرال زۆر کێشەی بۆ هەرێمی کوردستان دروست کردو و دروست دەکات. ئەگەر لە ڕووی بازرگانیەوە باسی بکەین، بڕیارەکانی حکوومەتی فیدرالی چ زیانێکی بە کەرتی بازرگانی هەرێمی کوردستان گەیاندووە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. ئەڵبەتە لە گرافیکەکە کە هەستم کرد زیاتر تەرکیز لەسەر بابەتی بەرهەمی کارگەکان کرد. چەندین کێشەی تر هەیە کە شاراوەیە ڕەنگە هاوڵاتیان نەزان ئەو کێشانە هەیە. ینی بۆ نمونە تۆ هەر لە بابەتی جوڵەی بازرگانی، لە بابەتی بازرگانی دانایوەڵە ئەوەی کە پێوتە سایلۆ هات، لە بابەتی مۆڵەتی هاوردە و هەناردە کارگەکان وەکو جەنابەت باست کرد ڕێگە نەدان بە بەرهەمەکانیان، اعتیماد نەکردن بە علاماتی تیجاری، هەندێک جار اعتیماد نەکردن بۆ کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان تۆمارەکرێن. جا من با لە کارگەکانەوە دەست پێ بکەین. کارگەکانی هەرێمی کوردستان ژمارەیان نزیکی 4000 کارگەیە بە بچووک و گەورە و مامناوەندەوە. ئەم کارگانە کارگەی خۆماڵین و هەندێکیشیان ڕەگەزی بیانین. ئەم کارگانە نەتوانیوانە تا ڕادێکی باش پێداویستی لە هەرێمی کوردستان پڕکەنەوە بگرە لە 175 تا 80 بەرهەمی ئەم کارگانە ئەچێ بۆ خۆ و ناوەڕاستی عێراق. ینی عێراق تاوەکو ئێستا نەیتوانیوە قاعیدەیەکی سناعی، ئیسمەراتێکی سناعی دروست پڕ بەوەی کە بتوانێت تەلبیە حاجاتی خۆی بکات دروست بکات. هەرێمی کوردستان ئەو تەغزیەی کردو، هەرێمی کوردستان هاوکار بووە لەبەرەوەی عێراق یەک پاکێجی اقتصادیە لە زاخۆ هەتا بەندەری فاو. بۆ کێشەی بۆ دروستەکە ئەچێتە بابی ئەو هێرشە اقتصادی کە حکوومەتی عێراقی کە نخبەیەک لەناو حکوومەتی عێراق، یعنی کێشەیان نییە زەرەر لە خۆیان ئێن، بەڵام با هەرێمی کوردستان قازانج نەکا. حکوومەتی عێراقی نخبەیەک من ناتوانم بڵێم هەموو، ئەمە لە هەموو وەزارەتەکانە هەیە، لە ڕەنگە لە دارایی هەبێ، لە دەواازەکانە بێ. ئەم نخبەیە لەناو وەزارەتی بازرگانی و وەزارەتی پیشەسازی و کانزەکانیش هەیە. جۆرێک لەگەڵ ئێمە قسە ئەکەن، جۆرێک لەگەڵ ئێمە مخاطبە و مداوەلایان هەیە کە ئەوان مەرکەزن نەک ئیتیحاد. یعنی بە هیچ شێوەیەک ناگەڕێنەوە بۆ دەستور، بۆ بەندەکانی دەستور، بۆ ئەو سەڵاحیەتانەی کە حەسریە بۆ ئێمە بەپێی دەستور، بەپێی دەستور. حکوومەتی هەرێمی کوردستان خەلیفی حکوومەتی پێشووی عێراقا و بەپێی دەستور کە زۆربەی خەڵکی عێراق دەنگی بۆ داوە حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی پەرلەمانی خۆیەتی، حکوومەتی خۆیەتی، دامەزراوە و وەزارەت و مؤسساتی خۆیەتی پێویستە مامارەسەی کاری دەوڵەت حکوومەتداری خۆی بکە. باشە ئێمە ئێستا بۆ نمونە لە بابەتی پارەی گەرمی جوتیاران با قسە بکەین. پارەی گەرمی جوتیاران کە ئێمە لە کابینەی نۆ لە مانجی حوتی ساڵی 2019 دامەزرا، ئێمە کاتی نەم کابینەیە 3 ساڵ پارەی گەرمی جوتیار نەدرا بوو، 14 15 16 جوتیار دەخلەکەی محدودە. ینی ڕەنگە قەرزکا بۆ سەمات، ڕەنگە قەرزکا بۆ بنەتۆ، ڕەنگە قەرزکا بۆ مڕەشە لەبەرەوەی کەمبارانی ئێستا، ڕەنگە قەرز بکا بۆ کرێکار و بۆ دروێن و بۆی لە ئاخری. تۆ 3 ساڵ پارەی نەدێتی ئەم جوتیارەکەوە جاریشکە فەلاحەت ناکە. یعنی با بڵین ڕەنگە بڵێن خۆ پارەکە درا، پارەکە بە هەوڵ و هیمەتی نووسنگەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسعود بارزانی دراوە. جەنابیان لەگەڵ لیژنەی وزاری، لەگەڵ مەجلیسی وزاری اقتصاد، لەگەڵ ئەوانە لە پەیوەندی بەردەوام بۆ ئێمەش تەکنیکیان خەریک بوون هەتا پارەکە سەرف کراوە. جوتیار هەیە ساڵێک بەم شێوەیە ینی تەداخل بکرێتەوە کۆم کێشەیە چارەسەر بکرێت. کاک سەروەر خۆتان دەزانن ئەم کێشەیە هەموو ساڵێک دروست دەبێتەوە بۆ جوتیاران. چاوەڕێکرێن ئەم ساڵیش ئەم کێشەیە دروست؟ ئەم ساڵ کێشەیەکی تریان دروست کردو. ئێستا ئێمە طبعاً هەندێک جار کە خطە دائەنرێ کە وەزارەتی زراعە تحدیدی خطە ئەکا، پێوترێ ناوەوەی خطە و خارجی خطە. لە ناوەوەی خطە ئێستا 400,000 تەن گەنم بۆ هەرێمی کوردستان دانراوە. پار 700,000 تەن بووە، پێرا 500,000 تەن بووە. ینی 500 خۆی مەفروضە زیاد بکرێت ساڵانە، بەڵام کەم کراوەتەوە. بۆ هەندێک لە پارێزگاکانی هەرێمی، بۆ هەندێک لە پارێزگاکانی خواڕ و ناوەڕاست ئۆپنە، ینی جوتیار چەندێک گەنمی هەبێ لێ وەرەگیرێ. ئیترە و گەنمە چۆن پەیداکە، ئەی چێنێ ئەیێنێ، ئەوە بابەتێکە ڕەنگە شتێکی لێ بکەوێتەوە. لە هەرێمی کوردستان محدودە. بۆ نمونە جوتیار ئەڵێ من ئەوەندە 100 بڵێن 100 تەنم کە بەرەمێناوە کە ئێمە حسەمان ئەبێتە 400 ناچارین ئەو 100 تەنەی ئەو 30 تەنی بۆر بگرین لەبەرەوەی بەش ناکە هەرێمی کوردستان. شتێکی تر ئەم ساڵ کێشەیەکی نوێ سەری هەڵداوە. ینی مبدعن زۆر، ینی زۆر داهێنەرە لە بابەتی کێشە دروستکردن بۆ هەرێمی کوردستان. ئێستا 400,000 تەن گەنم دانراوە لەبەرەوەی ئەم ساڵ بێبارانی بووە. ئەم 400,000 تەنەی ئێمە دابەشمان کردو بەسەر پارێزگاکانە سێمانی دهۆک، هەولێر. نەهاتوون گەنمی ئێمە لە سایلۆکانی ئێمە بدەن بە مەتاحینی فەنی بۆی بکرێت بە ئاد بدرێ بە هاوڵاتیان. بە ئێمەیان وتووە لەبەرەوەی عێراقێک پاکێجە لە ڕووی تەجیزی حەنتەوە لە ڕووی تجاری هەبوو بۆ بە ئێمەیان وتۆ بڕۆن لە مووسڵ گەنم بێنن، بڕۆن لە کەرکووک گەنم بێنن، بیدەن بە
مەتاحێنی فەنی خۆتان بۆی بیکە بە ئەگەنمی خۆمان چی لێ ماوەتەوە سایلۆکانە ئێستا من سالی بۆ نمونە سالی قوشتەپەت پێڵێم سالی قوشتەپە ساڵی پار جەنابی سەرۆکی حکوومەتی افتتاحی کردو لە مانگی 6 38,000 تن گەنممان وەرگرتووە پێویست بوو ئەم گەنمە لە پار تا ئێستا و گەنمە خاڵی بکرایە باشە کاک سەرۆرانی عێراق خۆی گەنم لە وڵاتانی ترەکە بەڵێ بۆچی گەنمی هەرێمی کوردستان قسەیەکی جوانە چ لە کەنەدای کڕێ چ لە ئەمریکای کڕێ نمونەی سالی قوشتەپەت پێڵێم پار افتتاح کراوە 58 فەرمانبەری بۆ تعیین کراوە 38,000 تن خۆی چ لە زارەگرێ ئێمە 2000 ئێڵینەوە بۆ تەدویری بەنزەکان ئەوانە ئێستا 38,000 تن گەنمیتیە لە پارەوە یەک دەنە گەنم لەو گەنمە عێراق ڕێگە نادا ئێمە تەجیزمانی پێ بکەین مەتاحن بۆ ئەوەی کە هاتە سەر وەرزی ئەوەی کە ئێمە گەنم لە جوتیارەکان وەربگرین بڵێەوە تاقی خزنیتان نییە شوێنی خزنی گەنمتان نییە ئەگەر سایلۆی قوشتەپەی بڵێن ئیطلاقی کردایە چونکە ئیطلاقی گەنم لە بەغاوەیە چونکە ئەوە لە پاریس سیادیە کرد 12.67 ئەگەر ئیطلاقی کردایە ئێستا سایلۆی قوشتەپە 30,000 تن گەنممان تەیە کرد 20مان لە ساحەکەدا کرد ئێمە ناتوانین یەک دەنە گەنم لە سایلۆی قوشتەپە وەربگرین ئێستا ئێمە 14,000 تن گەنممان بۆ دانراوە ئەم ساڵ وەرەگرین 322,000 تن گەنم لە سایلۆکانمان نەماوە گەنم لە کوێ دانین سەرباری ئەوە بە ئێمەیان وتووە ئەبێ 20,000 تن گەنمی منتیقەی گەیارە و لای نازانم کوێ ئەو منتیقەی وەربگرن ئێکاکێمە خۆمان شوێنمانێ بۆ 400 خۆمان بەرحاڵ ئەمە ینی بۆکو پێم وتی داهێنەرن مبدعن لە بابەتی کێشە دروستکردن بابەتە زۆر هەڵەگرێ کاک سەرۆر بەڵام منەوێت باسی کێشە باسی کارگەکان و گەنممان کرد جوتیارە چ کێشەیەکی دیکە هەیە کە بۆ وەزارەتی بازرگانی هەرێمی بۆ وەزارەتی بازرگانی بەشێک مدیریەتێکمانەیە بە ناوی هێما بازرگانیەکان ترێدمارک علاماتی تیجاری ئەم بەشە بە قانونی ئەم بەڕێبەریاتی بە قانونی ئیشەکە قانونی 26 ساڵی 57 عێراقیش بە هەمان قانون ئیشەکە 26 57 معدەلی 2004 ئێستا ئێمە علامێکی تیجاری بزنسمانێک لە دەرەوە دێت ناوخۆی بێ یاخود بێگە ئەجنەبی بێ دێ ئەڵێ من براندێکم هەیە بۆم تۆمارکەن ئێمە بۆی تۆمارەکەین بەپێی ئەو ڕێکارە فەنیە ئیداریە قانونی کە هەیەی نەوەت ڕۆژەچێتە نەشرە ئەگەر کەس پەڵپی لێ نەگرت نەیوت ئەم براندەهی منە و تەقلید مەکەن ئۆتۆماتیکی شادێ دێنێ ئەم شادە ئەبا لە ناوڕاست و خوار و ئیشی پێ بکە ئەڵێن ئەمە قابلی قبوڵ نییە بۆچی ئەبێ بێ لای ئێمە تەسجیلیکەی ئێمە چیەکەین ئێمە هەرچەندە حکوومەت نازانمە بێ بە قوانین و بە تعلیمات بووە بڕێەوە ئێمە احتیمالی شاداتی ئەوانەکەین بۆ من ئەگەر بازرگانێکی کویتی بازرگانێکی ئیماراتی بێت لە بەغا براندێک تۆمار بکە ئێمە احتیمادی بۆکەین و ئەتوانێت بەرەمەکەی بێنێ لە هەرێمی کوردستان ساقی کاتەوە ئەمە علاماتی تیجاری ئەوان دەڵێن لە دانیشتەکانمانە پار بوومانی حوت کە لە قاعی 6 ساعت کرا مەسی وزاری بۆ اقتصاداتە ئەوێت ڕوبەڕوو بە ئێمەیانوت ئێمە اعتراف بعلاماتی تجاری ئەوە ناکەین لەبەرچی لەبەر ئەوەی ئەڵێ پێویستە ئێمە مرکزین پێویستە یەک مسەجلی علامەتی تجاری هەبێ ئەویش لە بەغا بێ ئێوە ببن بە بەشێک لە ئێمە کە ئەمە پێچەوانەی دەستورە و پێچەوانەی قوانین و ئەنزیمە و ئەوەیە کە هەیە ئەگەر بێت و ئێمە ڕێگە بدەین کە علامەی تجاری ئەوان تەسجیلکەن و ئێمە دانیشتین سەیریان کەین ئەو کاتە تەسجیلی شەریکاتش بنەوە لای خوان کە ئێمە ئێستا 37,000 شەریکەمان تۆمار کردووە لە هەرێمی کوردستان 37,000 شەریکە کە توانم بڵێن بە تەقدیری لە سەدادەی ئەم شەریکانە بیانین ئەگەر ئەو تەسجیلی علامەی تجاری بێتەوە لای خۆی ئەو کاتە تەسجیلی شەریکات شەباتەوە لای خۆی ئەو کاتە زەربەیەکی گەورە پێچەوانەی دەستور لە هەرێمی کوردستان هەموو هەوڵێکیان بۆ ئەوەیە کە ینی بڕیارەکان بەناوەندی بکەن لەلایەن 100% ئەمە تەواو ئیجازەی ئیساد و تەزیر کە شادەماری جوڵەی بازرگانیە باسی جوڵەی بازرگانی کردبوو لە گرافیکەکە ئەڵێ ئیسراد و تەزدیر پێویستە سێڤەرێکی بۆ بکەینەوە طبعا ئەمە اتفاقیەکە لە ساڵی 2019 ئەبێ سێڤەرێکی بۆ بکەینەوە ئەم سێڤەرە ئێمە حرەکەی بازرگانی دەواازەکانی هەرێم ببینین ئێوە نبینن یعنی ئێمە بزانین چی دێ چی دەڕوە بەڵام هەرێمی کوردستان بۆی نبینێ هەرێمی کوردستان بە پێی دەستور هەرێمێکی دانپێنراوە دەستوریان پێویستە ئێمە چی ماوەتۆ لە 2019 کە من و کاتە لە وەزارەت نەبووم بەڵام و مەحزەرام لە بەردەسایە وتومانە ئەم سێڤەرە بە هەبێت با ئێمە شتیان شارێک بین سێڤەرێکی کەش لە هەرێمی کوردستانە بێ بۆی ئێمەش بزانین چه حرەکەیەکە لە میناکان و لە دەواازە سوورەکانی عێراق بۆی بزانین جوڵەی بازرگانی حەجمی تەدەفقاتی تیجاری ئەوەی پێوتەی میزانی مەدفوعات تەرازوی پێدان چۆنە هاوردە و هەناردە متەوازی ئەم تەوازی نیە ئەوان بەمە ڕازی نین سێڤەرە بێ لە بەغا بێ لۆگۆی عێراقی لەسەر بێ لۆگۆی هەرێمیشی لەسەر نەبێ و ئێمە هیچ دەسەڵاتێکمان نەبێت لە حرەکەکردن بەم بابەتە ئەمەش پێچوانەی دەستورە ئێمە ناتوانین بچینە ژێر ئەم بابەتانە ئەوان بن بابەتێکی تر بابەتی کارگەکان وەکو باسم کرد لە 1975 بۆ هەشتان بەرەمەکانیان بۆ خوارد و ناوەڕاستی عێراقە ڕێگە نادا بە بەرهەمی کارگەکانی هەرێمی کوردستان لە ناوەڕاست و خوار و ساغ بێتەوە بەڵام ئەچێ کاڵە هاوردەیەەکە بە پارێکی زیاتر
بەڕسوماتێکی باشە بۆ زیاتر کوالیتی کاڵاکانمان باش نییە ئێمە نرخمان گرانە ماوەیەک تاوان ئێستا ئەوانی شکل لەو خاڵانە ئەوەیە کە اعتیماد ناکەن بە ئەوەی کە پێوتە کوالیتی کۆنتترۆلی ئێمە جیازی تەقیس و سەیطڕی نوعی خۆیانیان هەیە ئێمە خۆ کار بە مواصفاتی عێراقیەکەین لە بیرمان نەچێ کارگەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە تۆمار کراون هەرێمی کوردستان بەو یاسایانە تۆمار کراون کار ئەەکەن کە لە اتحادیش پێی کراوە یعنی کەواتە کوالیتیشی و کوالیتیەکە قابلی تێستە خۆ ئەم ڕۆشتێکی زۆر قورس نییە وەزارەتی سناعە ئێمە خۆمان مختبەرمان هەیە دوای مختبەریش هەیە لە دەرەوە ئەوانش مختبەریان هەیە ئەمان لێرەدا بدایەت هەر ئەسڵەن بدایەت بابەتەکە بەو شێوازە بوو کە اعتماد ناکەن بە ئیجازات هەرێمی کوردستان پێویستە ئیجازات وەکو جەناب وتت مرکزی بێتەوە ینی بەڵام ئەمە هەمووی پێچوانەی دەستورە خۆی ئەمەم خاڵانە ئەزانین ینی کە لە بابەتێک ئیشەکرێ پێچوانەی دەستورە آخر شت ئەمە دوو کتابە لە بەغداو بۆمان ناتۆ لە 25/5/2025 دانیشتکەشیان لە 95 و ئەمە لە وەزارەتی بازرگانی عێراق دوو کتاب دوو فەرمانی 110 ئەمر وەزاری 110 ئەم فەرمانانە دەرکراوە ئەوان دێن ئیشرافی سایلەوات و تجاری حبوو بکەن وەک وایە حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی بازرگانی نەبێ فەرمانبەرەکانی خۆیان پلە تایبەتەکانی خۆیان تەقسیم کردو بەسەر محافەزەتەکانە بۆ نمونە ئەڵێ فڵان کەس بۆ محافەزەی سلێمانی فڵان کەس بۆ محافەزەی هەولێر ئەمان جێمە چییە؟ ئەمەجی ئەوە مۆنۆ احتیکایانی وا بڵێن حساب نەکردنە بۆ دامەزراوەکان هەرێمی کوردستان پێچەوانەی دەستور کارکردنە یعنی ئەمانە هەمووی کۆمەڵی کێشان باشە کاک سەرۆر ئەوانە ئەو فەراغی کە دروستە بێ لە بەرهەمەکانی هەرێمی کوردستان بەچی پڕیەکەنەوە بە گرانترەی کڕن چیە قەزدا عێراق بەکو پێم وتی عێراق گرنگ ئەوەیە معاملی هەرێمی کوردستان کارگەکانی هەرێمی کوردستان کار نەکا کە کاری نەکرد بەرهەمی نەبێت کە بەرهەمی نەبوو کرێکاری نابێت کە کرێکاری نەبوو جۆرە لێ بەکاری دروستە بێ کە زۆر لێ بەکاری دروست بوو کێشەی کۆمەڵایەتی و چوزانم کۆمەڵش دروستە بێ کە بەتاڵە زۆر هەڵەگرێت لەسەری قسە بکەین چونکە بەتاڵە گەورەترین کێشەی کوشندەترین کێشەی اقتصادیە لە وڵاتێکە هەبێ خاڵێکی تر ئەمەوێت باسی کەم لە کابینەی نۆ بە ئێمەیانوت کۆمەڵێ مەبالغ هەیە کە پێشتر وەزارەتی بازرگانی ئێمە وەرمانگرتە ئەو مەبالغانە بە وەسڵ بە شێوازێکی قانونی ئەو مەبلغانە دراوە بە وەزارەتی دارایی هەرێم وەزارەتی دارایی هەرێم لە بەرامبەر ئەوە هەندێک ئیتیزاماتی خۆی لە بەرامبەر وەزارەتی ئەمە جێبەجێ کردووە بۆ نمونە بە هەر بە زمانی بازار قسە بکەین ئەو بتاقەی تەموینی بایعە کە ئەدرێ مقاول تەوزیعیەکە طبعا تۆ لە هەولێر هەتای گەینتە حاجۆمەران لە دووەکە تای گەینتە کانی ماچی بیگۆڤە لە حەڵەبجە هەتای گەینتە شاخەکانی هەورامان و شارە زوور و ئەمانە پێویستی بە مقاولە ئەم مقاولانە پێشتر وەزارەتی دارایی هەرێمی کوردستان پارەی داونەتێ ئەخیرا وتیان ئێوە پارەکانمان بدەنەوە ئەو مەبالغانی کە وەرەگرن بیدەن بە ئێمە هەموو ئیلتیزاماتێکی هەرێم جێبەجێ ئەەکەین جێبەجێ ناکەن نەخێر لە ساڵی 2022 لە ساڵی 2022 ئێمە لە 23 دەی 2022 ئێمە ئیتفاقیەکمان هەیە تەوقیعمان کردووە لە نێوان ئێمە وەزارەتی بازرگانیە بە هیچ شێوێ ناچنە ژێر جێبەجێکردنی ئەو ئیتفاقیە باشە بۆچی پابەندی ڕێکەوتنەکان نابن پابەندی ڕێکەوتنەکان نابن و ئامادەی دووبارە دانیشتنەوە و ئەوەی کە پێیان بڵێن ئێوە پابەند نابن ئامادەی ئەوەش نابن خاڵێکی تر با بۆ باسکەم ساڵی 2022 حوت حصە ئاردراوە بە هەموو عێراق حوت حصە ئاردراوە بە هەموو عێراق باشە ئێمە 5 ملیۆن و تۆ بڵێ 500,000 کەس بتاقی تەموینی وەرەگرێ حوت حصە ئاردراوە ئەو گەنمەی کە پێم وتی لە سایلۆکان ئەچێ بۆ مەتاحینی فەنی لەوێ تەجیزی وکەلای پێکرێ وکەلایش تەجیزی هاوڵاتیانی پێەکە لە ساڵی 2022 دوو حصە ئێمەیان نەداوە کە هەرێمی کوردستان هەموو حصەیەکە ئیطلاقەکرێ 6.5 یعنی حسابکە 121,000 تەن گەنمی ئێمەیان بە سعری 680 خواردووە بردووە من لە کۆبنەوەیەکە لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراق باسم کرد هیچی سجابێکیان نەبوو ئەمە ئەگەر اجازەم دێ ئەمەوە تەواوکەم ئەڵێن 7% بۆ خۆتان سەرف کردووە 5تان بۆ هەرێم سەرف کردووە ئەم گەنمە ئەم ئاردە لە 12.67 لە نەفقاتی سیادیە کردڕێ بۆ نایدەن بە ئێمە ئەڵێ ئێوە وەزعتان باشە ئێوەن بجە نانێرن چۆن باشە ئەڵێ ئێوە وەزعتان باشە ئێمە وەزعمان باشە تۆ گەنمی خۆمان ئەڵێن گەنممانێ لە سایلۆی پیرەمەگرون لە سلێمانی گەنممانێ لە سایلۆی دوهۆک لە فایدە گەنممانێ لە سایلۆی هەولێر با تەجیزکەین ئەڵێ تەجیز مەکەن
ئەڵێن تەجیز نەکەین هاوڵاتی پێویستی بە ئاردە ئەڵێ مشکلە نییە ئەڵێن حوت حسەتان بۆ خۆتان سەر کردو پێشتان بۆ ئێمە کردو ئەڵێ ئێوە وەزعتان باشە ناتانەوێ بەڵام بەچێک گەنم بە پێی ئەوەی کە هەندێک لە نوابی عێراقی گەنمیان داوە بە هەندێک وڵات بە بەلاش بە هەدیە خۆ بە شتێک بپرسم ینی کۆبوونەوەی وەزارەتی بازرگانی لەگەڵ بازرگانی فیدرال دارایی لەگەڵ دارایی فیدرال ینی کاتێک کشتتوکال لەگەڵ کشتتوکال قساکەن دوای کۆبوونەوەکان ئەڵێن کۆبوونەوەکان زۆر باش بوو ڕێکەوتنی زۆر باشمان کرد بەڵام دواتر جێبەجێ ناکرێ ئایا ئەو کەسانەی کە دێنە نێو کۆبوونەوەکانەوە دەسەڵاتی جێبەجێکردنیان نییە خود دەسوەردان هەیە لەم کاروبارانە من لە کۆبوونەوەکانە بەڕاستی من بەسەراحەت بڵێم ینی کە کۆبوونەوە کە بوو بە ئیتفاقیە کە تەوقیعکرا ئەبێ جێبەجێکرێ کە جێبەجێ نەکرێ ئەبێ بە قسەی خۆش بەڕاستی ینی قسەی خۆشبۆیەکردن ئێمە ئەوەکو عەرزم کردی ئێمە مەحزەرمان هەیە جەنابیان تەوقیعی کردووە لایەنی ئێمەش هەر کەسێک مدیر عام بوو بێ جەنابی وەزیر بوو بێ هەر کەسێکە بێت تەوقیع کراوە بەڵام ئیلتیزامی پێوە نەکراوە ئیلتیزامی پێوە نەکراوە خاڵێکی تر وەزارەتی بازرگانی عێراق تەعامل لەگەڵ مدیریاتەکانی سەر بە وەزارەتی بازرگانی هەرێمەکە کە فەرع ئەڵێ ئێوە لقی یەمەن بەبێ پرسی ئێمە ئەڵێ بێ ئەو مدیرم بۆ بگۆڕن لە سێمانی ئەبێ ئەو مدیرم بۆ ئیجراعاتکەن لە دهۆک لیژنە دێتە هەرێمی کوردستان ڕۆژانی عوتڵە بەبێ پرسی وەزارەتی بازرگانی ئیجراعاتەکەن مەحزەر دروستەکەن دەرگامان بۆ بکەنەوە لە کۆبوونەوە پێمان وتون ینی ئێمەش هەرێمێکین سیادەی خۆمانمان هەیە ئیلتیزاماتی خۆمانمان هەیە ئەوان بەبێ پرسی ئەڵێن باشە وەکو جەناب وتە دەڵێن بەسەر چاو لە یەکتر تووڕە ئەبن چێمەی کردو چێمەی نەکردووە بەڵام دوای دووسێ ڕۆژی تر دووبارەیەکەنەوە خاڵێکی تر کە پێویستە باسی بکەین بابەتی شەریکاتە شەریکات عێراق ئەتراف بە ئەسمای ئەجنەبی ناکە ئەڵێ من شەریکەیەک تۆمار ناکەم کە سەلامەی لوغەی عەرەبی نەپارێزێ ینی ئەگەر ناوی کۆمپانیایەک ناوێکی بێگانە بێ ئەو کاری پێ ناکە ئەبێ ئەو شەریکەیە هەستێ لە هەرێمی کوردستان ناوی خۆی بگۆڕێ اینجا بچێ بۆ بەغا لەوێ کار بکە ڕەنگە لێم بپرسی جا ئەمەی بۆ چییە ئەگەر ئەمە نەکات داغڵی مەنەسە نابێ منەسەی دۆلار نابێ دۆلار بە سعری بانکی مرکزی کە 132 پوینتە وەرناگرێ ناچارە بێ مامەڵەکانی لە بازاری ڕەش بکە ئەوی بە 140 ڕەنگە کەمە دابەزی بێ بەڵام تو حساب ڕۆژانی تر ئەمەش دژی دەستورە ئەم بەڕگەیە طبعاً ئێمە شەریکات بە پێی قانونێک ئێمە شەریکاتمان تۆمار کردووە کە ئەوانیش پێی تۆمارەکەن ئەوان ئێستا کێشەمان لەسەر ناوی ئەجنەبی هەیە کێشەمان لەگەڵ شەریکاتی سەیرەفە هەیە ئەو بازاری دراوانەی کە هەیە باشە کێشەمان لەسەر کۆدی زەریبی هەیە کێشەمان لەسەر کۆدی گومرجی هەیە ئەمانە چوار کێشن کە لە بابەتی کۆمپانیەکانە شتێک هەیە کێشەتان لەسەری دەبێت کاک سەروەر هیچ مایەوە واللهی ناچێت ناتوانم بڵێم تەنها ئەوەیە هەندێک بابەت بە نۆرمەڵی خۆی ئەڕوا بەڵام لە پڕۆک و پێم وتی مبدعن داهێنەر نەجێشە کێشەیە دروستەکەن یەک خاڵی ترمێ ئاماژەی پێ بدەم بۆی هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان گوێیان لێبێ موادی غذایی کە 7 تا 8 ئایتمە لە پارەی هەموو عێراق کڕێ لە 12.67 کڕێ یعنی ئێمە شۆک وەرێم 12.67 مانەیە ئەو مەوادانە بڵین لە هەر وڵاتێکە کڕێ لە تورکیا زەیتەکە ئەکڕێ لە حلە ئەکڕێ لەوەی کارگەی دارە ئەوانەیە گەنمەکە لە پێویست هەرێمی کوردستان نوێنەری هەبێ لەو عقودانە نیتانە نەخێر من هاوڵاتی دێت لە وەزارەت گلیم لێ کاڵێ کاک سەروەر ئەم گەنمەتان بۆ کڕیوە ئەڵم کاکەم گەنمە من نەمکڕیوە بۆ نمونەڵێم زەیتەتان بۆ کڕیوە باش نییە باشە بەکار نایە ناتوانین بەکاری بین لە ماڵەوە ئەم دۆشاوە تێک چووە ئەم نۆکە خراپە ئێمە دەستەوەستانین پێممان وتون پێویستە هەرێمی کوردستان وەزارەتی بازرگانی نوێنەری هەبێت لەو عەقدانەی کەیەوە ئەیکەن لەگەڵ ئەو وڵاتانەکە ئەو بابەتانەی پێکردن بۆی ئێمەش بتوانین لەگەڵ هاوڵاتیەکانی خۆمانە قسە بکەین بزانم خاڵێکی تر کە پێویست بێ باسی بکەین شتێک ماوە چونکە منیش کاتم بەرەو تەواو بوونە ڕوا کاک سەروەر من شتێکی وام نەما تەنها هیوادارم ئەو کێشانە بە نەزەری اعتیبار وەربگیرێت ینی هەموو خەڵکوێ لێبێ کە ئەوەی کە ئێمە ئەیکەین کارێکی زۆر لێبڕاوانەیە لەگەڵ هەموو کێشانە بەڵام نەمانێشتوە کە مەسلەی تەجیزکردنی مواطن بە موادی بایعی ڕابوەستێت چونکە ئەوە تەوازنی سعی لە بازاڕا دروست زۆر سپاس دەکەم بەڕێز سەروەر کەمال هاواری بریکاری وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان دەستخۆش